ئەو کەسانی گۆشتی زیادی تورەکەی زراویان هەیە کەی پێویست دەکات تورەکەی زراوەکەیان لابرێ و لەکەیدا پێویست بە لاوردن ناکات. گۆشتی زیادی تورەکەی زراو حاڵەتێکی باوە لە ناو خەڵکدا لە سای هەشتی ئەو کەسانی سۆنەریان بۆ دەکرێت دەبینرێت کە گۆشتی زیادە هەیە لە تورەکەی زراویاندا. ئایا گۆشتی زیادەی تورەکەی زراو نیشانە دروست دەکات؟ لە زۆربەی حاڵەتەکاندا نیشانە دروست ناکە، بەڵام ئەگەر هەیە ئازاری زراو دروست بکە، ئەگەر گۆشتی زیادەکە ملی تورەکەی زراو بگرێت ناو بەناو. ئایا گۆشتی زیادەی تورەکەی زراو هەمووی پێشینەیەکە بۆ توشبوون بە شەرپەنجەی زراو؟ لە زۆربەی حاڵەتەکاندا نەخێر، زۆربەیان مادەی کۆلسترۆلیان پێکهێناوە، واتە لە داهاتوە ژێرپەنجەی تورەکەی زراو دروست ناکەن. بەڵام هەنێ حاڵەتمان هەیە پێویست دەکا کە زراوەکە تێیدا لابرێ، ئەویش ئەکەوێتە سەر چەند هۆکارێک. یەکەم، ئەکەوێتە سەر قەباری گۆشتی زیادەکە. ئەگەر سەر و 1 سانتیم بێ واتە 10 میلیمەتر، لەو حاڵەتانەدا پێویست بە لابردنی تورەکەی زراو دەکات. هەنێ حاڵەتمان هەیە کە ئەگەر حەجمیشی خوار 1 سانتیم بێ، بۆ نمونە 6 بۆ 9 میلیمەتر بێت، بەڵام کەسەکە سەر و 55 ساڵ بێ، کەسەکە ئیلتیهابی درێژخایانی بۆریەکانی ناوجگەری هەبێت کە پێڵێن پرایمەری سکلێرۆزین کۆلۆنجایتس، یاخود ئەگەر کەسەکە گۆشتی زیادەکەی قەدی نەبێت و لە شوێنی گۆشتی زیادەکەدا هەڵئاوسانی دیواری بۆری زرایی هەبێ، لەم حاڵەتانەیە هەرچەنە قەباری گۆشتەکە خوار 1 سانتیمە، بەڵام پێویست بە لابردنی تورەکەی زراو دەکات. ئەو گۆشتە زیادانەی قەباریان خوار 6 میلیمەترە، لەم حاڵەتانەیە پێویست بە متابعە ئەکا، واتە دووبارەکردنەوەی سۆنەر 6 بۆ 9 مان جارێک لە هەر حاڵەتێکدا قەبارەکەی زیادی کرد، ئەتوانرێ باس بکرێتەوە ئایا پێویست بە لابردنی تورەکەی زراو دەکات یاخود نا. سمارت وەرچەرخانە.